شەپۆلی بەفربارین بەغدای پایتەختی عێراق و شارەکانی خوارووی گرتەوە. سبێتەی بەغداد تارای سپی پۆشی بوو. سروشت دیمەنێکی ڕەنگرد بوو لای دانیشتوانەکەی سەرنجڕاکێش و دەگمەن بوو. هاوڵاتیان ئومێدەوار بوون لەگەڵ گۆڕانکاری کەش و هەوای عێراق گۆڕانکاری سیاسیش لە بەرژەوەندی گەل دروست بێت. بارینی بەفر لە بەغا بۆ هۆی دڵخۆشی دانیشتوانی بەغا و هاوڵاتیان بە خۆشحاڵیەوە دێنە سەر شەقامەکان و وێنەی یادەوەری دەچرکێنن. مناڵەکان بە بەفر یاری دەکەن. ئەمە مژدەیەکی باشە بۆ دۆخی سیاسی عێراق کە ببێتە هۆی گۆڕانکاری لە پێکهێنانی حکومەتی نوێی عێراقدا. ئامادەکاری بگرێ بۆ هەڵبژاردننی پێشوەختە ببێتە هۆی سەقامگیری یەکجاری و ئینشەڵڵا بارینی ئەم بەفرە گۆڕانکاری لە کەش و هەوای عێراقدا دەکات و ببێتە هۆی گۆڕانکاری لە کەشی سیاسیشدا. هذه بشرة خير إن شاء الله هذا الثلج والتغير المناخي بالعراق إن شاء الله. مثل ما تشوفون هەروەک ئەوەی دەیبینین ئەم بەفرە جوانە لە بەغدا باریوە و من پێم وایە ئەمە دووەم جارە بەفر لە بەغدا دەبارێت و وابزانم جاری یەکەم ساڵی 2000 بوو، بەڵام ئەم جارە بەفرەکە زۆرتر بوو زیاتریش مایەوە. ئەمە یەکەم جارە بە هەموو تەمەنم بارینی بەفر ببینم لە بەغدا. ئەوەی ئێستا ئەیبینم ئەم بەفرە جوانە باریوە و ئەمەش دیاردەیەکی نامە و دەگمەنە. کەشناسی بەغداش ڕای دەگەیەنێت یەکەم جارە بەفر بەم شێوەیە ببارێ. العاصمة بغداد وشهدنا احنا هذا اليوم يوم الاثنين. وەک ئەوەی دەیبینین ئەمڕۆ بەغدای پایتەختی سپی پۆش کردووە بە بەفر کە ئەمەش بە هۆی هاتنی ئەو شەپۆلە سەرمایەوە چاوەڕوان کراوە بوو. من پێم وایە ئەمە یەکەم شەپۆلی لەم جۆرەیە بەغدا بگرێتەوە زیاتر لە 2 سانتیمەتر بەفر باریوە. لە ساڵی 2010دا شەپۆلێکی هاوشێوە هەبوو بەڵام تەنها باران باری. هەر بە پێی پێشبینیەکان سبەی چوارشەممە کاریگەری ئەم شەپۆلە کۆتایی دێت. ئەم دیمەنی سروشتی بەفربارینە لە بەغدای پایتەختی عێراق تەواو دڵی هاوڵاتیانی خۆش کرد. ئومێدەوارن چۆن گۆڕانکاری لە کەش و هەوادا ڕوویدا گۆڕانکاری لە سیاسەتیشدا ڕوو بدات و عێراق بەرەو خۆشگوزرانی و ئاوەدانی هەنگاو بنێت. گۆڕانکاریەک بێت وەک ئەم بەفرە نەبێت کە لەگەڵ هەڵهاتنی خۆردا بتوێتەوە و بچێتەوە، بەڵکو گۆڕانکاریەک بێت بۆ یەکجاری عێراقیەکان ڕزگاریان بێت و ئاسوودە و خۆشبەخت بژین. بە مۆشەخانی گەلی کوردستان، بەغداد.